پرۆژەی نەخۆشخانەی 291 خەرێڵەی لە ڕانیە دیارە بەردی بناغەکەی لە ساڵی 2012 دانراوە، بەڵام لە کۆتایی 2013 دەستکرا بە کارەکانی، بەڵام بەهۆی قەیرانی دارایی و لە ساڵانی ڕابردوو کارەکان وەستاوە. لە ئێستادا لیژنەیەکی تایبەت لە ئەنجومەنی وەزیران بە ئەندامەتی چەند وەزارەتێک پێکهێنراوە بۆ بەدواداچوون لەو پرۆژەیە. دیارە لە ئێستادا تازەترین زانیاری ئەوەیە کە وەزارەتی تەندروستی داوای کردوە پرۆژەکە بکەوێتەوە سەرکار و کۆمپانیاکە کارەکانی دەست پێ بکاتەوە و لیژنەکەش بەردەوامە لە بەدواداچوون. هیوادارین لە ئایندەیەکی نزیکدا ئەم پرۆژەیە دەست پێ بکرێتەوە، چونکە یەکێکە لە پرۆژە گرنگەکانی کەرتی تەندروستی سنوورەکە. بە تەواوکردنی ئەو نەخۆشخانەیە زۆربەی گرفتەکانی کەرتی تەندروستی بە تایبەتی لە بواری بینە چارەسەر دەبن. دیارە نەخۆشخانەی 291 قەرەوێڵەی لە ئێستادا ڕێژەی 155 بۆ 160 کارەکانی تەواو بووە. ئەو بەشەی کەماوەتەوە ئەگەر لە ئایندەیەکی نزیکدا دەست بە کارەکانی بکرێت، یعنی کەمتر لەو کارانەی ماوەکە جێبەجێکراون. نەخۆشخانە 291 قەرەوێڵەکەی ڕانیە پرۆژەیەکی استراتیژی گرنگە بەڕاستی بۆ سنووریداری ڕاپەڕین، بەڵام خۆتان دەزانن ئەم پرۆژەیە چەند ساڵێکە زیاتر لە 5 ساڵە کارەکانی وەستاوە بەهۆی ئەوەی کە بە بیان و قەیرانی دارایی لە ڕاستیدا بەشێکی زۆری پرۆژەکە ماوەکە تەواو نەکراوە و مەفرۆز بۆ تەواو بکرێ، بەڵام حکوومەتی هەرێم بیانەکانی ئەوەیە کە قەیرانی دارایی هەیە و لە کاتێکدا کە نزیک بە ساڵێک ساڵ و نیوەکە دۆخی دارایی حکوومەتی هەرێم باشتر بووە و خۆشمان زاینانی ئەو قەیرانە دارایی کە پێشتریش هەبووە ئەمە دروستکرا بووە. لە ڕاستیدا هەموو کاتێک هەرێمی کوردستان پارەی هەبوو بۆ پرۆژە بێ یاخود بە موچە خۆران بێ. ئەم پرۆژەیە وەستانی و دەستپێنەکردنەوەی بەشێکی من بۆی دەگەڕنمەوە کە حکوومەتی هەرێم زۆر گرنگی بە با بڵین لا مەرکەزیەت و یاخود ئەو شوێنە کەنار و پەرایۆزانە ناخە کە لە سنتەرەوە دوورن، هێندەی تەرکیز و فۆکەسی خسۆتە سەر با بڵین هەولێر وەکو پایتەخت، هێندە شوێنەکانی تری بەلاوە گرنگ نیە. لە ڕاستیدا دەبینی سەرڕایەوەی کە قەیرانی دارایش بە حسابی خۆیان قەیران هەبووە، بەڵام لەگەڵەوەشدا هەندێک پرۆژەی استراتیژی هەیە لە شاری هەولێر نەوەساون، بەڵام پرۆژێکی وا گرنگ لە سنووریداری ڕاپەڕینکە بەڕاستی نەک پرۆژەی استراتیژی بەڵکو پرۆژەکانی تری بە پەنجەی دەست دەژمێرێن با بڵین تێدا ئەنجام نادرێت و ناکەوێتەوە سەرسکە. لە هەمان کاتدا ئێمە گەر سیرکەین دۆخی کەرتی تەندروستی لە سنوورەکەدا لە گیانەڵادا لە ڕاستیدا خزمەتگوزاریەکی ئەوتۆ پێشکەشی هاوڵاتیانی سنوورەکە ناکرێت، بەشێکی بەرچاو لە خەڵکی ئێمە بۆ چارەسەر ڕوو لە شارە گەورەکانی تر دەکەن وەکو سلێمانی هەولێر و ئێمە شاهیدی ئەوەن کە ڕۆژانە بەشێکی زۆر بەهۆی کەمی لە پێداویستی و نەبوونی دکتۆری پسپۆڕ و تەنانەت کەمتەرخەمی کەرتی تەندروستی و بەرپرسانی کەرتێکە لەم سنوورەدا دەبینین بەشێکی زۆر لەو نەخۆشانەی کە تووشی ڕووداوی جۆرا و جۆر دەبن ڕەوانەی شارەکانی تر دەکرێنەوە و بەم هەموو ڕێگا ناخۆش و پڕ لە مەترسیەدا دەبرێن بۆ سلێمانی یاخود بۆ هەولێر. ئەو هەیکەلێک کە دروستیش کراوە سەر لە نوێ دیسان پێویستی بە نۆژانکردنەوەیە لە بەرەوەی چەندین ساڵە کارکردن تێدا وەستاوە، بەشی هەرە زۆری ئەو کەلوپەل و ماوەدانێک کە تێدا بەکار هاتووە تێک چوون یاخود بەهۆی باران و کەشوهەوا و یاخود دەستی خەڵکەوانەوە بەڕاستی کەلوپەلەکانی لە کار کەوتونە و ڕەنگە جارێک تر ئەمیش پێویستی بە نۆژانکردنەوە هەبێت.